يترقب أبناء المكون التركماني. جەماوەری پێکهاتەی تورکمان چاوەڕوانی ڕاگەیاندنی ئەنجامی لێکۆڵینەوە بەردەوامەکانن سەبارەت بە شەیدکردنی بەرپرسی پێشووی بەشی پاراستنی بەرەی تورکمانی عێراقی شەید ئەحمەد تاهر کە لە ناوەندی شاری کەرکووک بە بۆمبێکی لکێنرا و ڕۆژی هەینی 3 ئازاری 2023 لە ماڵەکەیدا کرایە ئامانج. بەرەی تورکمانی عێراقی یەکگرتوو داوا دەکات فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی کەرکووک و دەستگا ئەمنیەکان ئەنجامی لێکۆڵینەوەکان ڕابگەن و خۆیان لە بەرپرسیارەتی ئەمنی نەپارێزن. وەک ڕوونە ڕێکخراوی پەکەکە لە شەقامەکانی کەرکووک چالاکە بۆ ئەنجامدانی پلانەکانی لە بامانجگرتنی پێکهاتەی تورکمان و سەرکردەکانی تورکمان کە چەندین جار هۆشداریمان داوە پێویستە فەرماندەی پۆلیسی کەرکووک بەرپرسیارەتی ئاسایشی تەواوی هاوڵاتیانی تورکمان و سەرکردەکانی تورکمان لە ئەستۆ بگرێت. خەڵکی پێکهاتەی تورکمانیش پەنا بۆ هەموو شێوازە یاساییەکان دەبن بۆ دەستەبەرکردنی ئاسایش و سەلامەتی کەرکووک و عێراق.